بسم الله الرحمن الرحيم لو أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا متصدعا من خشية الله لو أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا متصدعا من خشية الله لو أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا متصدعا من خشية الله وتلك الأمثال نضربها للناس لعلهم يتفكرون. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. السلام عليكم ورحمة الله. بەڕێزان خۆشحاڵم لەوانەی هەفتەم لەوانەکانی تەفسیری قورئانی پیرۆز بێمەوە خزمەتتان بە مەبەستی ڕەزامەندی خوای گەورە و هیوادارم ئێوەی ئازیز سوودی لەوەربگرن. بەڕێزان، الحمد لله رب العالمين، حمد و سەنا لۆ ذاتی الله سبحانه وتعالى لە هەموو کاتێک و لە هەموو جێگایەک. وەکو لە سوورەتی ئەڕوم خوای گەورە سبحانه وتعالى باس لە جێگاکان دەکا و دەفەرمی وله الحمد في السماوات والأرض. بەڵێ خوای گەورە شایانی ئەوەی حەمد و سەنای بکرێ لە ئاسمانەکان و لە زەوی، واتە لە هەموو جێگایەک. و هەروە لە سوورەتی القەصەص باس لە کاتەکان دەکا وەکو دەفەرمی وهو الله لا إله إلا هو له الحمد في الأولى والآخرة. ئەو زاتەی کەوا تاک و تەنیایە و هەر ئەو شایانی پەرستنی هەیە، هەر ئەویان شایانی ئەوەی حەمد و سەنا بکرێ في الأولى والآخرة لە دنیا و لە قیامەت. دیار لە قورئانی پیرۆز 5 سوورەت هەیە بە الحمد لله دەست پێ دەکا. یەکەم سوورەتیان الحمد لله رب العالمين سوورەتی الفاتحة، دووەم سوورەتیان سوورەتی الأنعام کە خوای گەورە سبحانه وتعالى بەو شێوە دەست پێ دەکا و دەفەرمی الحمد لله الذي خلق السماوات والأرض وجعل الظلمات والنور ثم الذين كفروا بربهم يعدلون. کەواتە حەمد و سەنای دەکرێت لەسەرەوەی کە خالقی ئاسمانەکان و زەویە. سوورەتی سێم سوورەت الكهف الحمد لله الذي أنزل على عبده الكتاب ولم يجعل له عوجا. کەواتە حەمد و سەنای دەکرێت لەسەر ئەوەی کەوا خوای گەورە قورئانی پیرۆزی دابەزاندیتە سەر بەندەکەی خۆی محەممەد المصطفى صلى الله عليه وسلم. و هەروەها سوورەتی چارەم سوورەتی سەبە کە خوای گەورە دەفەرمێت الحمد لله الذي له ما في السماوات وما في الأرض وله الحمد في الآخرة وهو الحكيم الخبير. کەواتە حەمد و سەنای دەکرێت لەسەر ئەوەی کەوا مالیک و خاوەندارێتی ئاسمانەکان و زەویە. و هەروە سوورەتی پێنجەم سوورەتی فاتر کە دەفەرمی الحمد لله الذي فطر السماوات والأرض الحمد لله فاطر السماوات والأرض جاعل الملائكة رسلا أولي أجنحة مثنى وثلاث ورباع يزيد في الخلق ما يشاء إن الله على كل شيء قدير. کەواتە لەوێن دەرێش حەمد و سەنا لە بۆ ئەو زاتەی کەوا بەدیهێنەری ئاسمانەکان و زەویە و هەروەها مەلائیکەتەکانی خوڵقاندیە بەو شێوەی وەکو باسی دەکاتن. بەڵێ ئیتر کاتێکەوە تەماشای قورئانی پیرۆز دەکەین و هەروە تەماشای سنەتی پێغەمبەر دەکەین صلی الله عليه وسلم لە چەندین جێگای کە باسی حەمد و سەنا کرا. لەوانە لە قورئانی پیرۆز لە کۆتا ئاەتی سوورەتی الئیسراء خوای گەورە شایانی ئەوەی حەمد و سەنای بکرێت لەبەر ئەوەی متصفە وەصف دەکرێت بە صفاتی کەمال، دوورە لە صفاتی نوقسانی و بە هیچ شێوەیەک شەریکی نییە والعیاذ بالله پێویست پێ نییە لەبەرەوەی لە هیچ لایەنێک نوقسانی نییە تاوەکو پێویستی بە شەریک بی. وەکو دەفەرمی فەرمانمان پێ دەکا وقل الحمد لله الذي لم يتخذ ولدا ولم يكن له شريك في الملك ولم يكن له ولي من الذل وكبره تكبيرا. الله أكبر. کەواتە بڵێ الحمد لله بۆ ئەو زاتەی کەوا هیچ کەسێکی بە کوڕی خۆی بڕیار نەدایە سبحانه وتعالى و پێویست پێ نییە و شەریکی نییە و هەروەها پێویستی بە هیچ کەسێک نییە ولم يكن له ولي من الذل
پێویستی بە هیچ کەسێک نەبی کاتە دۆستی خۆی تاوەکو نقصانی خۆی پێپڕکاتەوە سبحانه وتعالى لێ شانی ئەوەی کەوا بە گەورەی بزانی ئەو پەڕی بە گەورە زانین و هەروە خوای گەورە سبحانه وتعالى حەمد و سەنای دەکرێت لە کاتێکدا کە سبحانه وتعالى کەسانێکی ظالم لەناو دەبا وەکو لە سوورەتی ئەلئەنعام خوای گەورە سبحانه وتعالى کاتێکەوە باز لە نەناوچوونی کەسانکی ظالم دەکا و دەفەرمی فقطع دابر القوم الذين ظلموا والحمد لله رب العالمين کەواتە کەسانێکی ظالم خوای گەورە عەزابێکی وای ناردە سەریان کەوا دوایان بڕا ئیتر حەمد و سەنا لە بۆ پەروەردگاری جیهانیان و هەروەها لە فەرمودەکانی پێغەمبەری صلی الله عليه وسلم بە چ شێوەیەک باسی حەمدی خوای گەورە و باسی الحەمدولله دەکا لەوانە قورسایی الحەمدولله لە تەرازووی خوای گەورە سبحانه وتعالى دیارە زۆر قورسە وەکو لەو حەدیثەی کە ئیمامی مسلم و هەروە ترمذی و نەسائی ڕوایەتیان کردێ ئەبی مالیکی ئەشعەری دەجێڕتەوە دەفەرمی پێغەمبەر صلی الله عليه وسلم دەفەرمی الطهور شطر الإيمان والحمد لله تملأ الميزان کەواتە الحەمدولله وەکو لێرەدا وەصفی دەکاتن تەملە الميزان واتە میزانی خوای گەورە پڕ دەکا میزانی و کردەوەکانی ئەو تەرازوەی کەوە با بڵێن میزانی ئەو تەرازوەی کەوە کردەوەکانی بەندەی پێ دەچێشترێ ڕۆژی قیامەت بە الحەمدولله پڕ دەبی هەندە قورسە لە میزانی خوای گەورە سبحانه وتعالى و هەروها لە حديثێکی دیکە پێغەمبەر صلی الله عليه وسلم کاتێکەوە وەصفی الحەمدولله دەکا وەصفی دەکا بۆی کەوە چاکترین دوعایە وەکو لەو حەدیثێکەوە ئیمام ترمذی ڕوایەتی کردیە کاتێککە جابری کوڕی عەبدوڵڵاه دەجێڕتەوە دەفەرمێ لە پێغەمبەر بوو صلی الله عليه وسلم فەرمووی أفضل الذكر لا إله إلا الله وأفضل الدعاء الحمد لله كواتە چاکترین ذکری خوای گەورە لا إله إلا الله کەوە دروشمی تەوحیدە و لە دوای ئەوە دەفەرمیتن باشترین دوعا و پارانەوە الحەمدولله لەبەرچی لەبەرەوەی وەکو زانایان دەفەرموون خوای گەورە سبحانه وتعالى کە دەفەرمی لئن شەکەرتم لەئەزیدەنەکم ئەگەر شکرانە بژێری خوای گەورە بکەن ئەوە خوای گەورە زیاترتان پێدەبەخشی لێ کاتێکەوە حەمد و سەنا و شکری خوای گەورە دەکەی باشترین دوعایە تاوەکو زیاترت پێ ببەخشی و هەروەها تەماشا دەکەی پێغەمبەر صلی الله عليه وسلم لە هەموو کاتێکی ژیانی حەمد و سەنای کردێ لەسەر خۆشی و ناخۆشی وەکو لەو حەدیثێکەوە ئیبن ماجە ڕوایەت کردێ دایکمان عایشە دەجێڕتەوە خوای لێ ڕازی بی دەفەرمێ پێغەمبەر صلی الله عليه وسلم إذا رأى ما يحب کاتێکەوە شتێکی بدیت بە کە پێی خۆش بە دەیفەرم الحەمد لله الذي بنعمته تتم الصالحات کەواتە حەمد و سەنا لە بۆ ئەو زاتەی کەوا بنعمته بە نعمەتەکانی خۆی هەموو ناز و نعمەتەکانمان لۆ تەواو دەکا وإذا رأى ما يكره ئەگەر شتێکی بدیت بە کەوا پێی ناخۆش بە دەیفەرم الحەمد لله على كل حال حەمد و سەنا لە بۆ ئەو زاتە لەسەر هەموو حاڵەتێک کەواتە هەتا لەو حاڵەتێکەوە ظاهرەن شتێک لەسەر دڵ و دەرونی ئینسانەکان ناخۆش بە دەیفەرم الحەمد لله على كل حال لەبەرەوەی بەڕاستی هەر خوا دەزانی ئەو شتێکەوە بەسەر بەندە دێ ئەگەر چی پێشی ناخۆشە وعسى أن تكرهوا شيئا وهو خير لكم لەوانەیە شتێک بەسەردادێ پێت ناخۆشە بەڵام بەس خوا دەزانێت چ خێرێکی تێدایە لێ الحەمد لله على كل حال و هەروها کاتێکەوە لە ڕۆژی قیامەتدا خوای گەورە حساب لە نێوان بەندەکانی دەکا و حساب کۆتایی پێدێ و ئەهلی بەهەشت بەرەو بەهەشت بەڕێ دەکرێن و ئەهلی جەهەنەم بەرەو جەهەنەم بەڕێ دەکرێن وەکو خوای گەورە لە کۆتایی سوورەتی ئەززومەردا دەفەرمی وترى الملائكة حافين من حول العرش يسبحون بحمد ربهم وقضي بينهم بالحق وقيل الحمد لله رب العالمين کەواتە لە دوای ئەوەی کەوا خوای گەورە قەزاوەتی بە حەق دەکا لە نێوان بەندەکان ئەوجا دەگوترێ الحەمد لله رب العالمين وەکو شێخ عەبدوڕەحمان بن ناصر السەعدی لە تەفسیری ئاتەدا دەفەرمی واتە دەگوترێ الحەمد لله رب العالمين
ئەوەی مەلایکەتە ئەوەی بەندەکانن هەتا وەکو ئەوەی دەستە بەهەشت طبعاً بێشەک حەمد و سەنای خوای گەورە دەکات بەڵکو دەفەرمی ئەوانەی کەوا دەسن بەرەو جەهەنەمیش پڕ بە دڵیان دەڵێن الحەمدولله رب العالمین لەسەر ئەوەی کەوا بە هیچ شێوەیەک بەقەدەر میسقالە زەڕەیەکیش خوای گەورە زوڵم لە کەس ناکا و هەروەها لەناو بەهەشدا وەکو خوای گەورە لە چەندین جێگا باز لە ئەهلی بەهەشت دەکا و لەوانە وەکو خوای گەورە سبحانه وتعالى دەفەرمی لە سوورەتێ لە عەراف دەفەرمی ئیمانداران دەفەرمون وقالوا الحمد لله الذي هدانا لهذا وما كنا لنهتدي لولا أن هدانا الله کەواتە حەمد و سەنای خوای گەورە دەکەن لەسەرەوەی کەوا هیدایەتی دان ئەگەر خوا هیدایەتی نەدابوانە ئەوە وما كنا لنهتدي هیدایەتمان نەدەدیتەوە ئەگەر خوا یارمەتیمای نەدابا و هەروەها هەر لە بەهەشدا وەکو لە سوورەتی فاتیر خوای گەورە دەفەرمی دەڵێن ئەهلی بەهەشت دەڵێن وقالوا الحمد لله الذي أذهب عنا الحزن دەفەرمون دەڵێن الحمد لله لە بۆ ئەو زاتەی کەوە ئەوەی حەزەن و ناخۆشیە لە ناخۆشیەکانی دنیا و قیامەت ئەذهب عنا خوای گەورە هەمووی لێمان لادا و هەروەها هەر ئەهلی بەهەشتە وەکو خوای گەورە لە سوورەتی یونس وەسفیان دەکات دعواهم فيها سبحانك اللهم وتحيتهم فيها سلام وآخر دعواهم أن الحمد لله رب العالمين كواتا لوين دري بو شوية تسبيحات وحمدي خواهي قوردك وكل حديثك لحديثك في غنبر صلى الله عليه وسلم دفرمي يلهمون التسبيح كما تلهمون النفس كواتا لوين دري أهلي بهشت هر وكو لدنيا دائما نفس دينو خوای گەورە ئیلهامی کردین نەفەس بدەین بەبێ مەشەقەت بەو شێوەیە ئەهلی بەهەشتیش تەسبیحاتی خوا دەکەن بەبێ مەشەقەت وەکو تەکلیفێک نا بەڵکو وەکو ئیلهامێک خوای گەورە بەردەوامی دەخاتە سەر زمان و دڵ و دەرونیان ئەوجا لە کۆتایی دوعاکانیش دەڵێن وآخر دعواهم عن الحمد لله وآخر دعواهم أن الحمد لله رب العالمين کۆتایی دوعاکانیان دائما بە الحمد لله رب العالمين دێ و هەروها لسورة زمر عين باز ذكاء دربار أهل بهش كدرين وقالوا الحمد لله الذي صدقنا وعده الحمد لله لبو أو ذاتي كوا وعدكاني براز درتو لبو إيمان داران تل داوا كان لخواي جور بوشة وإيمج لو كسانبين كوا لبهش دا بوشة وحمد السنة خواي جور بكين مرخوش ويستان الحمد لله رب العالمين كواتا خوالير دا كخواي جور سبحانه وتعالى باس لحمد السنة لبو ذاتي الله دكا أو وصفي الله دكا بوي كوا رب العالمين الرحمن الرحيم مالك يوم الدين كواتا وكل سرتاش باس مانكر كوا همونا وبيروزكاني ديكا تابع لبوناوي الله سبحانه وتعالى كواتا الحمد لله أو الله كوا رب العالمين الرحمن الرحيم مالك يوم الدين رب العالمين رب پروردگاری جهانیان دیارە رب لە تربیە و هاتیە تربیە وەکو زانان دەفەرمون تەبلیغ الشەیء إلى كماله تدریجا کەواتە شتێک بەرەو کەمال و تەواویەکەی ببەی بە چ شێوەیەک بە تەدریج واتە بە پلە پلە ئیتر خوای گەورە سوبحانە وتعالە بەندەکانی بەو شێوەیە لەو پەڕی کەمالی مەخلوقات خوای گەورە دروستیانی کردێ وجە لە ئینسانەوە کە بەڕاستی لهمو مخلوقانك لنا وهمو مخلوقاتك وخواي قد فهمي ولقد كرمنا بني آدم خواي قد سبحانه وتعالى وهم مخلوقاتك كان تكريم الرزق لبني آدمنا أو باقي مخلوقاتك كان هر هميان الذي أعطى كل شيء خلقه ثم هدى خواي قد سبحانه وتعالى هر يقلو مخلوقاتنا أوك بيويستيتي خواي قد بوشي خلقي كردي لقل أو جيانيك ودجيه بوشي رينموني دكاتن تاوەکو لە بۆ مەساڵح و لە بۆ پارێزگاریکردن لەسەر جنسەکەی خۆی خوای گەورە بەو شێوەیە هیدایەتی داتن ئیتر خوای گەورە سوبحانە وتعالە کاتێکەوە وەصفی خۆی دەکات بە ڕەب وەکو زانایان دەفەرمون کە گوتمان لە تەربیەتەوە هاتیە لە پەروەردەکردن و پێگەیاندنە هەتاوەکو دەگاتە کەمال پلە بە پلە وەکو مصطلحێک شەرعیش دەفەرمون ڕەب بەمعنای الخالق المالك المدبر کەواتە ئەو سێناوە پیرۆزە لە خۆ دەگریتن خوای گەورە بەدیهێنەرە خوای گەورە خاوەنە سوبحانه وتعالى خوای گەورە بەڕێوەبەری ئەو بوونەوەرەیە کەواتە کە خوای گەورە خەڵقیانی کردێ وازیان لێ نەهێنایە بەڵکو بەڕێوەیان دەبا سوبحانه وتعالى ئەوجا رب العالمين العالمين کەوا وەکو زانایان وەصفی دەکەن جەمعی عالەمە
عالەمیش هەروەکو معلومە دەیە كل ما سوى الله هەموو ئەو شتانەی لە وجوددا هەیە غەیری الله سبحانه وتعالى عالەمە. ئیتر هەر یەک لەوانە وەکو عالەمی ئینس، عالەمی جن، عالەمی مەلائکە، عالەمی نەبات، عالەمی حەیوان إلى آخری لەو هەموو مەخلوقاتێکەوە خوای گەورە خەڵقی کردیە، خوای گەورە پەروەردگاری هەموو جیهانیانە سبحانه وتعالى. لۆ عالەم پێی گوترا عالەم دەیە لەبەرەوەی علامة على خالقه، لەبەرەوەی هەر یەک لەوانە نیشانەیە لەسەر پەروەردگارەکەی سبحانه وتعالى، هەر یەک لەوانە نیشانەیە لەسەر پەروەردگارەکەی سبحانه وتعالى. وەکو لە سوورەتی الشعراش خوای گەورە ئەو گفتوگۆی لە نێوان فرعون و موسای عليه الصلاة والسلام لەوان دەجێڕتەوە کاتێکەوە موسا عليه الصلاة والسلام بانج دەکات لە لای خوای گەورە لە لای رب العالمین. فرعون دەڵێ قال فرعون وما رب العالمين، رب العالمين سيا. موسى عليه الصلاة والسلام دفرمي قال رب السماوات والأرض وما بينهما إن كنتم موقنين. پروردگاری آسمانەکان و زەوی ئەوەی لە نێوانیان داهەیە ئەگەر ئەنگۆ یەقینتان هەبی. کەواتە عالمین بە بریتین لەو هەموو عالەمەی کەوا خوای گەورە خەڵقی کردی هەر یەک لەوانش نیشانەی لەسەر پەروەردگاری وله في كل آية وله في كل شيء آيات تدل على أنه واحد. لهر شتێک تەماشای بکەی بەڵگەیە لەسەر وحدانية خوای گەورە. ئیتر الحمد لله رب العالمين. وصلى الله وسلم على نبينا محمد وعلى آله وصحبه أجمعين، وآخر دعوانا أن الحمد لله رب العالمين. بسم الله الرحمن الرحيم. لو أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا متصدعا من خشية الله.